تەنێ بە کورتاسی لەسەر دووشتان دسەکنم ئیرۆ ڕادەوەستم ئەوژی یەک شکەفتە جاسانە و دوو پەکەکە چەکێن خۆ سی قلێشێن خۆ لەور شەوتاندن یا دنێژی شەوتاندنە چەکان تەنێ پەکەکی ئەنجامدایی ئاننا ji بۆی ku هەردوو یعنی هەم جێوی هەم شێوازێوی لە جەمگەلە کەسان پرسیارە کە ئەم لە شکەفتە جاسانە دەست پێ بکەین لە دیرۆکە سێ سوباتێ یا 1923 گاڤاک و شەڕێ ناوبەرە ئارتێشە ئینگلیز و شێخ مەحموود حەفیدێ مەلیکی کوردستانی پڕ گەرم ببوو لە باژارێ سولەیمانیە هێزێن ئینگلیز شێخ مەحموود ئاگدارکردن دوو ڕێک دانە پێشیاوی ئاندێ ئەو سولەیمانیە بۆمباباران بکەن ئانجی گەرەک ئەو خوا تەسلیمی ئارتێشە ئینگلیز بکە لێ شێخ مەحموود هەردووژی ڕەتکردن هەم خوا تەسلیم نەکرد هەمژی نەهێلا بردومانە سولەیمانیە بگێژە ئەنجامی خۆ یعنی چ کرد دەوێ دەمێدا ڕابوو خەڵکی باژارێ سولەیمانیە هەمی کۆمکردن کوێ دەمێ باژار گەلێکی بچووک بوو لێ پڕ خەڵک لە چەند گەڕەکێن پڕ بچووک دژیان ینی هەر بۆمبەکەت بایە ئاردێ وێ دەمێ گەلێک کەس دکوشتن لۆماژی ئەو خەڵک هەمی کۆمکردن و بەرێ خۆدان جێکی نادیار دە هەمان دەمێداژی ڕەت کرد و تەسلیم ببێ لۆماژی بەرێ خۆدان شکەفتە جاسانە لە هەرێمە سوورداش دەناوبەرە و دکەوە ناوبەرە باژارێ سولێمانیە و باژەڕۆکێ دوکان وێ دەمێ ئەو شکەفت گرنگیاوی چییە؟ جاسانە گرنگیاوی ئەوە یعنی ئەv حرەکەتە شێخ مەحموود لە شکەفتە جاسانە بەرێ خۆدا پێواژوویەکی جوداتر لەوردا جارە یەکەمین ڕۆژنامەیە یەکەمین یاوێ بزاوێ بەناوێ بانگی حەق دەرخستن و ئەو لە دوێ ئادارە 1923 ئەس باوەڕم دەرکەت و دەوێ دەمێدا نویسکار و بیرمەند و شاعیرێن پڕ مەزن دەناڤێ ڕۆژنامەیەدا جێدەگرتن ئاستەنێک دەخوازم چەند ناوان ژۆڕابێژم یعنی وە هەر کەسی پیرەمێردێ شاعیر ناسکریە دەوێت دەرێدا جێدەگرت ئەحمەد خواجە لەوێ دەرێدا جێدەگرت دە هەمان دەمێدا نویسکارێک و بیرمەندێکی مینە مستەفا پاشایە یا موڵکی تێدا جێدەگرت و لە هەمووژی گرنگتر شەریف پاشاک و شێورمەندێ شێخ مەحموود بوو و دە هەمان دەمێدا دیپلۆماتێکی پڕ بەناو و دەنگ بوو دەوێت دەرێدا جێدەگرت هەڤاڵن هێژە دەخوازم تشتێکی دنێ نیشانی وە بدەم کا هون لە کەرەماخۆ لەوێ وێنەیە بنەر ئەو وێنە کییە؟ ئەو وێنە ئەو دیمەنە شۆڕژگێرێن ئەفریقای باشوورە یعنی هەڤاڵێن نێلسۆن ماندێڵایە هەڤاڵێن نێلسۆن ماندێڵا گاڤاک و ئاپارتایت بەداوی بوو یعنی گاڤاک و ئیتیفاق هاتکردن کو ڕژێمە ئاپارتایت یا ڕەگەزپەرست و شۆڤێنی بەداوی ببێ وێ دەمێ هەڤاڵێن نێلسۆن ماندێڵا چەکی خۆ شەوتاندن یعنی دەوێ دەرێدا مرۆڤ دەکارە دوو پەیامان ژێ دەرخە یا یەکەمین شەوتاندنە چەکان تابوویەکی ڕاستە تابوویەکە لە ناو جڤاکە کوردی و بزاڤە چەکداری و بزاڤە ڕزگاریە نیشتیمانی لێ تابوویەک نینە و تەنێ پەکەکە شکان دەبێت بە یا پەکەکێ نێلسۆن ماندێڵە شکاندیاو یا دووەمی شکەفتە جاسانە ژمەڕا دەبێژە ئەو پێواژۆ بەردەوام دکە یعنی خەبات و تێکۆشین بەردەوام دکە لێ شێوازی خۆ دگۆڕینە نەها هێژی
هەنێک کەسن کو ناخوازن فام بکەن ئاژی فام ناکەن دەبێژن ما چ دایەمە ما دەولەت چ دایەمە ما دەولەت دێ چ بدێمە حتا لە چاپەمەنیە پەکەکێدا و لە داخوایانە بەسێ هۆزات داژی ئەف تێگوتن لێ داخوایانە بەسێ هۆزات و نەخشەڕێە کو دەسەرێ ڕێزدار ئۆجەلاندایە لە گۆری باوەڕیا من نەئەوە کا دەولەت تشتێکی بدێمە دەولەت تەنێ ئەو ئیتیفاقەکە کو دەولەت ڕێکێ پێشیە تەڤەکە ji بۆی خەباتێکی سڤیل و دیموکراتیک نەکو تشتێکی بدێتە تێکۆشانە کوتە بەرێ دەکرد ئیرۆ دکەی لێبەرێ هەنێک ئاستەنگ لە پێشیە vê تێکۆشانێ بوو ئەوژی ئاستەنگە چەکداری بوو چەکداری نەدیکاری بوو بە چەک ئەنجام وەربگرێ دەوڵەت ژی نکارە بە چەک ئەنجام وەربگرێ و ژەهۆلەیە ڕابکات توێژی نەکاری بگەژی جێکی وێ دەمێ هەردوو ئالی دەفژە چەکان بەردەدەن چەکان لە هەمبەری هەفتوو بەکار ناینن و ڕێکێ پێشیە تێکۆشینە دیموکراتیک و کوردستانی ڤەدەبێ کو بە ئاڤاییەکی سڤیل سیاسەتێ بکە ji بۆی ku naçe eql heta ku Erdogan û rejêma Erdogan li ser destselatdariyê be destûr jî bêgortin qanûn jî bên derxistin heps û zîndanî jî werin serbestkirin lê dîsa rejêma awtorîteyt ya Erdogan ji holê ranabe yanî ew rejêm gava ku ji holê ranabe wê demê tu nekarî behsa dîmokrasiyê bikeyt tu nekarî behsa mafan bikeyt tu nekarî behsa guhortinê bikeyt lê çi çê dibe niha li ser vê yekê lehevkirinek heye ku çek bên berdayîn pekeke xwe helweşîne û rêk pêşiya siyaseta sivîl û medenî werê avakirin û ez bawerim wê demê jî pir zehmet dibe hem ji bo Erdogan hem ji bo aliyekî dinê ku bikare bi wî rengî însanan bixê heps û zîndanê dîsan jî heps û zîndan dibin li welatên dîmokratîk jî yanî ew çakêtzerên Fransa çi qasî ketin zîndanê li her welatekî de gava ku têkoşîna dîmokratîk hebû û ew têkoşîn geşte pêvajiyekî krîtîk wê demê dewlet dê heta ciyekî şîddetekî bekarbînî lê ew şîddet wekî îro nabe ku bê encam şîddetekî pir mezin tê bikarin ev aliyekî dinê meseleyekî jeopolitîk heye ew meseleya jeopolitîk gerek mirov baş fam bike yanî her kes dizane hikûmeta Biden di civîna G20 de biryar wergirt ku korîdorekî nû ya abûriya cîhanê vekî yanî li şûna Çîn heta li hemberî Çînê welatekî mîna Hindistan derxistin pêş ku nüfusa wî ji Çînê zêtir bê kêmtir nîne û potansiyela berhemanînê ji bo ku nüfusa wî pir e araziyê wî pir e geostratîjiya wî baş e potansiyelê vê yekê têde heye ku bibe alternatîfa Çînê û li wir de rêkek vekirin ku di nava Erebistanê derbas dibe û li wir de jî diçe İsraîlê li İsraîlê jî diçe Yunanê û diçe Qubrusê û diçe Ewropayê yanî İsraîl merkeza vê jeopolitîkê bû hema piştî wê heftê Oktober çê dibe heftê Oktober çi qasî bemebest ji bo ku ew pîlan bê sabotekirin hatiye encamdayîn giring nîne lê tiştê ku çêbû li hemberî İsraîlê İsraîl û Rojava welatên G20 wisa fam kirin loma jî piştgiriya İsraîlê kirin û Hamas mirov dikare bêje ji holê rakirin Xeze jî ji holê rakirin dibêjin 60,000 kes hatiye kuştin ihtimala ku zêdetir jî bibe loma jî êdî gotin heta ku tehdîdek li ser İsraîlê hebe ew
پرۆژەیەمە لە هەمبەری چینێ پێش ناکەوە و ئەم نەکارن پێشیە چینێ بگرن ji بۆی کو ئەم پێشیە چینێ بگرن دەvê تهدید لەسەر ئیسرائیلێ ڕاببە ji بۆی کو تهدید لەسەر ئیسرائیلێ ڕاببێ پێویستە کورد و تورک و عەرەب لە هەڤدوو بکەن لە هەڤدووکردن لە 100 ساڵە 21 مینە 100 ساڵە 19 و 18 نینە ئان ڕەش ئان سپی توی بدە من ئەزوی دەمتە لە هەڤکردن دەvê 100 ساڵێدا تژە ناکۆکیە هەم لە هەڤکردن هەیە هەم ناکۆکی هەنە هەم تشتێک و بدەن هەڤدوو هەنە هەم تشتێک و نەدەن هەڤدوو هەنە و ژ هەڤدوو بستیانە یعنی ئەم میناکەوی گەلک جارنا دەبینن یعنی لە سیاسەتا ئیرۆدا ئەم گەلک جارنا دەبین رووسیا و ئیران متتەفقن لێ رووسیا و ئیران لە هەمان دەمێدا متتەفقژی نینە ئەمریکا و ئیسرائیل متتەفقن لێ ئەمریکا و ئیسرائیل دەگەرێک جێیاندا وەک هەڤدوو نافکرن ئەمریکا و سعودیا و ئیمارات متتەفقن لێ سعودیا و ئیمارات چوون بە چینێرا لە هەمان دەمێدا ئیتیفاقکردن ئەو ئیتیفاق بەردەوام دکا حتا چین چوو دەناوبەرە سعودیا و ئیرانێدا لە هەڤکردن چێکرد تکلیوان خۆشکردن یعنی ئەف بەسن و نیشانیمە بدە لە هەڤکردن تێوێ واتای یعنی ji بۆی کوتو لە هەمبەری چینێ حەوشە پشتێ چینێ بدەی سەکناندن و ئیرانە دەvê کورد عەرەب و تورک ژی یعنی دەوڵەتە تورکیا لە دەستێتە دابە ئەف مەسەلە بەوی ڕەنگیە یعنی لۆماژی ئەو وڵاتێن بەهێز یەن کو دەناڤە vê ئیتیفاقێدا جێدەگرن و احتیمالە هەنێک پاراوان زێدەتر ژی بە لێ دە هەمان دەمێدا میلەت و متتەفقێن دنێژی یەن بچووک مینا کوردان کو دەوڵەت نینە پێک هاتنە لە چار پارچەیاندا لەوێ دەمێدا هەنێک دەستکەفتیەوان دەناڤە vê ئیتیفاقی گەرەک ببن کو لە هەمبەری ئیرانەیە لە هەمبەری ئیرانەیە نایەوێ واتای ئیلا تو لە هەمبەری ئیرانێ شەڕ بکەی لێ تێوێ واتایە کوتو نەبی پرۆکسیە ئیرانێ کوتو بە ئیرانێ ڕا نەبی تهدیدێک لەسەر ئیسرائیل و ji بۆی چ نەبی تهدیدێک لەسەر ئیسرائیل تەنێ ji بۆ ئیسرائیلێ نینە ji بۆی کۆریدۆرە G20 ku لە دژی چاینا هاتیە ئامادەکرد ئەف مەسەلە پڕ گرنگە یعنی مرۆڤ بەوی ڕەنگی شڕۆڤە بکە مرۆڤ دکارێ بە ئاوایەکی هاسانتر ژڤان پێڤاژەیانەدا فام بکە یعنی ئەو نایە وێ واتای دەناوبەرە کورد و عەرەب و تورکاندا گول و گولستان هەبە ئە ناکۆکیەوان دێ بەردەوام بن و ئەو ناکۆکی ji بۆی ڕێڤەبەریە ئەمریکا و ڕۆژئاوا وڵاتی G20دا پرزگرێکێک نینە بلا ئەو ناکۆکی بەردەوام بن بلا سەدی سات لە هەلێک لە گەلک جیانجی لە هەڤدوو نەکەن لێ دەvê ئەو بە هەڤدووڕا شەڕ نەکەن ji بۆی ku dibek û şer bibe sedema yek ciwana bibe muttefiqa Îranê yanî bibe muttefiqa Çînê loma jî tu lê nerî Çîn di destpêka şerê 12 rojan ya Îranê û İsraîlê bê helwêstma lê niha nûçe hêdî tên berguvême ku Çîn êdî berastiyê jî çekan didê Îranê û ew çek çend roj beriyaneha di şerê navbera Pakistan û Hindistanê de bekarhanîn ku Pakistan karîbû hem mûşekên Hindistanî bixê erdê hem balafirêwan bixê erdê û çar balafir hawîtin erdê û çekên di destê Pakistanê de ku Çînîne berastî pir jî bi bandor bû ev nîşandana demaran bû nîşandana hêzekî bû û îro Çîn li Îranê jî ew dike ji bo ku ji loma jî Îran heta niha jî li ser lîngane di heman demê de tu lê dinêrî di navê îtîfaqê de nakokî jî hene di navê îtîfaqê de ecele jî heye yanî Tom Barak beriya du rojan daxuyaniyek de
كو كارفدانا كردان قال لك مزمونة ثانية كرد عاليا نجي يعني من قال لك قوداري قال لك نفيسكار وشروفان عرب جي كرد يعني حتى قال لك عرب جوانا عربي ناسيوناليست نجي يعني دبا كودوستي كردان جي نبن يعني لي بر دجايتي كرن لهم بريوي دركثن لي اف چه نشان داده اف جی دو تشتان نشان داده یک تۆمبارە و ساگۆ ji بۆی ku کە زەختێ لە عالیەکی بکە ku بە عالیەکی دنێرا اتفاق بکە ئەو ji بۆی دیپلۆماتێکی ku ناوبژیوانکارە ڕاست نینە ڕاستە لێ ji بیر نەکە کەسێن ku digotin بلا کورد بلا ئۆجەلان بە تورکیا را اتفاق نەکە بلا ئەم بە ئیسرائیلی را اتفاق بکەن قەت فکرێکی وانی ڕاست دەرنەکەت حتا ئەو پۆپیلیزم لە مێدیایدا وەقاس کرد باندۆر لەسەر پەکە کێژی کرد کەسێکی مینا زوبێر ئایدەر هات سەر تەلەڤیزیۆنی ئەمژی حازرن بە تورکیژی گوت ئەمژی حازرن بە ئیسرائیل را اتفاق بکەن لێ حتا کو ئەحمەد شەرع هەبێ ئیسرائیل چما بەتڕ اتفاق بکە گەلۆ تشتێک و ئەحمەد شەرع دێ ئیسرائیلێ تو دکاری بدەیە تو دکاری قونەیت را بدەیە تو نەکاری بدەیە تو دکاری لە شوونە ئیسرائیلێ ڕێکە ناوبەرە لوبنان و سووریایە بگری لەسەر حیزبوڵڵایە تو نەکاری تو دکاری لە شووناوی ڕژێمە ئەسەد بڕوخێنی نەخێت تو نەکاریش بۆی و رووسیا لەسەر سەرێتە بوونەوسە يعني تشتێک و دەولەتێک دکاری بدە ئیسرائیلێ تو نەکاری لۆمەژی ئیسرائیل بەهێورە اتفاق دکە نا تورکیاژی تشتێکی بدێ کو ددێ يعني ئەحمەد شەرع بەبێ تورکیا بە ئیسرائیل را اتفاق دکە ناکە لۆمەژی گرانیە ئەو گرانیە ئەحمەد شەرع ئیرۆ ji بۆی ئەلیتە کۆشکا سپی ku ئەلیتێکی بازرگانە تەنێ بە چاوێ بازرگانیە سیاست دکە تشتێکی گرنگە لێ ئەف وەک من گوت ئەف گوتار ئەف ریپۆرتاژ ئەو گوتن کوش دەوێ تۆماس باراک دەرکەت مرۆڤ گەرەک وەک ئاراجێکی ببینێ نەوەک وەیەکێک و تو هەر تشتی ji dest دەدەی ساڵە 2003 ڕژێمە سەدام حوسێن هات ڕۆخاندن نەوسا ساڵە 2004 بوو ئانژی هەر 2003 بوو چەند جاران نوێنەرێ ئەمریکا لە بەغدایە یەکێتی و پەدەکێ خواست و پێشمەرگە هەڵوەشین نەکرد وێ دەمێ مامجەرار چاوێوی لە کورسیا سەر و کۆماریە بوو لە بەغدایە پڕ بەخۆ دەنگ نەدەکرد مەسعود بارزانی دەدا پێشیە و مەسعود بارزانی دەگوت ئەم چەک دینانن ئەم هەڵناوەشین پێشمەرگە من بڕیار نەدایە پێشمەرگە ئاوا ببە پێشمەرگە ji بۆی gelekî ava bûye û heta ku destûr jî newê nivîsandin em qet nêzîkî vêyekê nabin dema destûrê de em dikarin ciyek ji bo pêşmergeyan tayîn bikin rojekî Mesûd Barzanî diçe Bexdayê li deriya Bexdayê de êdî Emerîkî rawestane seytara yanî kontrol heye checkpoint heye li wir de her kesî radewestîn û kontrol dikin ماشێنە مەسعود بارزانیشی کۆنتڕۆل دەکەن حتا بە دەستی خۆشی لە لاشێوی دەدەن ینی بزانم کوسیلا میلا پێ هەنە نینە مەسعود بارزانی ئیدی پڕ ئەو دەبێ پڕ عاجز دەبێ وێ دەمێ ئیدی مەسعود بارزانی دەچە بە نوێنەرێ ئەمریکایەرە لە وەردا ئاخفێ بە ئەمریکیان ڕاداخفێ ئەمریکی ئیژرا دەبێژن پێشمەرگی هەڵوەشینە دەبێژن ئەم هەڵ ناوەشین دەبێژن دێ ڕەوشاتە پڕپڕ خراپە بە ئەو ژی پشتی شێوریە بە مامجەلارڕە ژوان ڕادەبێژە ئەز vە دەگەڕێم کوردستانی کاوەرن هوون پێشمەرگیان هەڵوەشینە هایدی پشتی دووسێ ڕۆژان ئیدی پنتاگۆن کەتە دەورێ ji کۆشکا سپیرە ji بۆش ڕاگۆتن دەف ji هەڵوەشاندنە پێشمەرگیان بەردن
عراق بخۆ نینە، ئارتێشاوی نینە، ئارتێشایی پەڕەتیە، ئارتێشێکی مەزهەبیە. مادەم ئارتێشێکی مەزهەبیە ئەتنیکیە بلا ئارتێشێکی دنێ مەزهەبی و ئەتنیکیژی یعنی قەزداوان پێشمەرگە بوو بلا هەبەش بووی کووانە هاوسنگی چێ ئەس باوەڕم تشتێک و لە عراقی چێبوو ژ بووی سووریاژی کێم زۆر ڕاستە. بێگومان ڕەوشە عراقی و ڕەوشە سووریایی وەکو یەک نینە، بە تایبەتیژی دەمەسەلە ستاتوتدا پڕپڕ زەحمەتە واقعیەتێکەیە گەرەک ئەموێ قبول بکەن. جوگرافیایە کوردان لە سووریایدا جوگرافیایەکی پڕپڕ پارچە پارچەیە. بێجە تو ناو لێ دەکەی ئەو هاتیە تعریبکردن ئانا ئەو تشتێکی دنیە لێ ئەو واقعیەتە. یعنی تو لێ دنەڕی لە جوگرافیایەکیدا گوندەك عەرەبن، گوندەك کوردن، گوندەك تورکمانان، گوندەك نیوی عەرەبە و نیوی کوردە لە باژارانشی بەوێرەنگیە. ستاتویەک نیشانکردنە ستاتویەکی بەوێرەنگی بەڕاستیژی بەڕاستی ئەژی حاکمێ دنیایە بم دێ هەنێکی زەحمەت ببە ji بۆی من کو بریارێکی چاوا بدەم وەک کوردستانە عراقی نینە. لە کوردستانە عراقی لە کەرکووکێ بەرڤەژۆر تو گوندێکی عەرەبان نابینی. جوگرافیایەکی جودایە. ئەگەرێک مرۆڤ vêyekêjî bi avayekî hestiyarî lê nenere lomajî ocelan di mektuba xwe da jî ji bo xweseriya dîmokratîk tiştekî wisa bi avayekî gotiya. Yani ji meseleyên kulturî û etnîkî henekî xwe dûr bixin herin xwe li Şamê bihêz bikin tê wê watayê. Bêguman bi hikûmeta şer'a re hema bi asanî لە هەفکردن jî karekî zehmete bebê statût bebê destûr tevî warîda helwêsta xweserî helwêstekî rast e. Min xwast îro li ser van mijarana tenê vê bibêjim bêguman gelek aliyên dinê vê pêvajoyê hene gerek mirov bi wê rengî nav lê bike lê tiştê herî girîngin mînakên van tenê li Kurdistanê nebûne û ew şikefta ku diyar kirin معنەیەکی خۆ هەیە. ئەس باوەڕم دا هەمان دەمێدا ئەو پێواژۆ پێواژوویەکی تایبەتە کو لە جێندن نهاتیە دیتن. یعنی پێواژوویەک نینە تەنێ ji بۆی چارەسەریە ئاژی پێواژوویەک بەناوێت چارەسەری. ئەv پێواژوویەکە کو ڕێکە تێکۆشینێ ڕێکێکی دیگرێ و ڕێکێکی دنێ ئەڤە دیکە. هەگەر کو مرۆڤ بەوی ڕەنگی لە مەسەرێ بنەڕێ باشتر دکاری فام بکە. لێ ئینسانێن و تێکۆشینێ نەکارن بکەن، ئینسانێن و دەچواریدا نەکارن تێکۆشینێ بکەن، نەکارێت چەک هەلبگرێ بەحسا سەرخۆبوونێ دیکە و دژی خەباتە مەدەنیە و سەرخۆبوونێ دخوازە ji بۆی و نەکارە تێکۆشینێ سڤیل بکە. ئەو ژوێ جوان کەسانەڕە مرۆڤگەرەك تەنێ فاتحەیەکی بخوێنی. ئیرۆ ji destê min tenê ev hat heta bernameyekê de silav ڕێز سوپاش ji bo piştgiriya we layîk û abûne û